سەدا چروسەی خاکی عێراق بووەتە بیابان 94 ملیۆن دۆنمی دیکەش مەترسی لەسرە وەک سەحرای لێبێ. ئەمە قسەی وەزارەتی پلاندانانە. هێندەی نەماوە نیوەی خاکی عێراق حسابی بڕوە ببێتە وشکایەکی بێفەڕ بێخێر و ناخۆش. عێراق لە ڕیزبەندی 39مین وڵاتە کەماوەکانی جیهان لە ماوەی 40 ساڵدا ئەمە دووەم جارە بەو شێوە خەتەرناکەی ئێستا وشکە ساڵی یەخەی بگرێ. لە زۆر ناوچەی عێراقدا خاک وەک تابلۆیەکی ترسناک وایە، هەڵیش بردووی بێ ئاو وشک هەڵاتووی ڕق و تەقە. لەبەر کەماوی ساڵێکی وشک و گەرمای تاقەتبەر وەزارەتی کشتوکاڵی عێراق ئەم ساڵ زەوی چاندنی گەنمی بۆ 140 کەم کردەوە. 2021 ئاو باشتر بوو، ڕێژەی کەمکردنەوە 150. لە عێراق 32 ملیۆن دۆنم زەوی هەیە تایبەتە بەگەنم. ساڵی ڕابردوو تەنها 18 ملیۆنی چێنرا، ئەوی تری هەروە هەتاو لێیە کەڵکی هیچی نەبوو. ئەم ساڵ ئەوەندە ئاو کەمە 11,000 دۆنم کراوە بە برنج، پار 400,000 دۆنم بە برنج چێنرا. 90% سەرچاوەی ئاوی عێراق لە دەرەوە دێ، بە تایبەت تورکیا و ئێران. نزیکەی 171 ئاوی دیجلە و فرات لە تورکیاوە دێ، 107 لە ئێران و 104 لە سووریاوە. هەر سێ وڵات ئاویان لەسەر عێراق گرتووەتەوە. تورکیا بەنداوی لەسەر دروست کردووە، ئێرانیش لەسەر سنوورەوە پێچ بە ئاوەکە کاتەوە، ئەی باتەوە شارەکانی خۆی نایەڵێ بڕجێتە کوردستان و عێراق. پێنوێنی بێئابی جیهانی پێشبینی دەکا ساڵی 2025 ڕووباری فورات نیمچە وشک بێت، دیجلەش هێندە کەم و بچووک بێتەوە، تەقریبەن بەقەد جۆگەیەک ئاوی ئەمێنێ. وەزعەکەوە بڕوە 2025 وشکە ساڵێکی تند عێراق ئەگرێتەوە. 2040 عێراق دەبێتە وڵاتێکی بێڕووبار لە کاتێکا لەوەتئێ هەیە بە وڵاتی دوو ڕووبارەکە بەراوبانگە. بێ ئاوی قەیرانی گەورە و شەڕی داهاتوو زۆر لە وڵاتی جیهان و گەلان. بۆ کەمکردنەوەی خەتەری کەماوی عێراق لە چارەسەرە گەڕێ. وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و مەسر خەریکی دانانی وێزگەیەکی گەورەن لەسەر ڕووباری فورات بە تەمان ئاوی سوێر بگۆڕن بە شیرین تاکو و گەرانتی ئاوی خواردنەوە بکەن بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ساڵانە 15 نیسان هەتا ناوەڕاستی حوزەیران ئاو بەردانەوە لە بەنداوەکان ڕادەگیرێ. بەو پێیەی لەو ماوەیەدا کشتوکاڵ ڕادەوەستێ. لە یاسای پاڵپشتی خێرا یاسایشی خۆراکیش 400 ملیار دینار بۆ چارەسەری کەماوی و بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی دابین کراوە. کەمی ئاو تەنیا بە گۆڕانی کەشوهەوا وشکە ساڵیەوە گرێ نەدراوە، وشار و بەرژەوەندی سیاسیش لەم قەیرانەدا خەتابارن.